لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولان. 9. ئەو قۆناغانەی کە دوای مردن ڕوح پیایاندا تێپەڕ دەبێت. ئەلف، چونکە بەدی هاتنی مرۆڤ و ئاژەڵەکانی تر لە ڕووی ماهیەت و چۆنیەتیەوە جیاوازن، ئەوە مردنیشیان جیاواز دەبێت. حەزرەتی عەزرائیل یان یاریدەدەرەکانی ڕۆحی ئادەمیزاد دەچێشن، بەڵام خوای گەورە ڕاستەوخۆ ڕۆحی ئاژەڵانی دیکە دەچێشێت. لە ناو مرۆڤەکاندا خودی حەزرەتی عەزرائیل گیانی پێغەمبەران دەچێشێت و زۆربەی جاریش هەواڵی هاتنی خۆی بە ئەوان ڕادەگەیەنێت. بۆ نمونە حەزرەتی ئادەم و حەزرەتی موسا و حەزرەتی موحەممەد بەم جۆرە بوو. تەنانەت لە فەرمودەی سەحیحدا هاتووە کە حەزرەتی عەزرائیل داوای مۆڵەتی گیانکێشانی لە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم کردووە. لەو حاڵەتانەشدا کە خودی حەزرەتی عەزرائیل نایەت، بە گوێرەی پلە و ئاستی ڕۆح یان یاریدەدەرێکی یان لە ژێر چاودێری خۆیدا گیان دەچێشرێت. ناردنی فریشتەیەکی جیاواز بۆ هەموو مرۆڤێک ئامانج لێی ڕێزلێنانە. فریشتەیەکی لێپرسراو هەیە بۆ کێشانی گیانی هەر یەک لە مرۆڤەکان، چونکە ئادەمیزاد بەڕێزترین و کامڵترین و ڕێزلێگیراوترین بەدیهێنراوە. گیانکێشانیشی بەم شێوەیە یەکێکە لە داخوازیەکانی بەڕێزی و کەرامەتی مرۆڤ. تاچی مرۆڤ یەکسانە بەسەر جەم تاکەکانی جۆرێک لە جۆرەکانی تری زیندەوەران. بەڵێ، لە کاتێکدا مرۆڤ جۆرێکە لە جۆرەکانی بوونەوەران، کەچی جۆرەکەی لە حکمی هەموو جۆرەکاندایە و هەموو شتێک هاوڕێ لەگەڵ قەدەری خۆیدا دەژی. دەفتەری تایبەت بە خۆی و 360 دانە فریشتەی پارێزەر و بریکار و لێپرسراوی هەیە. ئادەمیزاد لەبەر ئەوەی لە پاڵسەرجەم توانە و لێهاتنە بەرزەکانیدا خاوەنی ڕۆحێکی هێندە مەزنیشە کە پاڵێوراوە بۆ ژیانی هەمیشەیی، ئەوە لە پێناو گەیشتن بە ژیانێکی هەتاهەتاییدا دەمرێت، هەر لەبەر ئەم پێگە و پلە بەرزەیەتی کە ڕۆحەکەشی بە تایبەتی لەلایەن حەزرەتی عەزرائیل یان فریشتەیەکی بریکارەوە دەچێشرێت. بەڵام ئاژەڵان وەکو لەسەرەوەش ئاماژەی بۆ کرا، بڕیارێکی سادە و گشتیان بۆ دەردەکرێت و ڕاستەوخۆ خوای گەورە ڕۆحیان دەچێشێت، چونکە ئاژەڵان لەگەڵ ئەوەدا کە بەرپرسیار نین، خاوەنی عەقڵ و شعور و تێگەیشتن و ڕۆحێکی پەیوەندیدار بە ئەبەدیەتیش نین. ئەوان لە ئاخیرەتدا ژیانێکی هەمیشەییان نییە و تەنها وەکو داخوازیەکی دادپەروەری ڕەهای خوایی زیندوو دەکرێنەوە و حەشر دەکرێن. ئەجینا سەبارەت بە تاک بەتاچی ئەوان بەهەشت و دۆزەق لە گۆڕێدا نییە، تەنها سەگەکەی هاوڵانی ئەشکەوت و حوشترەکەی حەزرەتی ساڵح و هودهودەکەی حەزرەتی سولەیمان و ئەو درەختی خورمایی کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم پاڵی پێوە دەدا و هاوشێوەکانیان دەچنە بەهەشتەوە و لەوێ نمایندەی جۆری خۆیان دەبن. ئەم جیاوازیەی نێوان ئادەمیزاد و ئاژەڵەکانی تر لەم نمونەیە دەچێت. ئەو بەرپرس و خاوەن پلە بەرزانەی کە ئاشتی و ئاسایشی وڵاتێک تێک دەدەن و دەستدرێژی دەکەنە سەر مافی گشتی، لە دادگای مەزنی سەربازیدا دادگایی دەکرێن و مەحکوم بە سێدارە دەکرێن. بەڵام ئەوانەیان کە سەربازێکی بێناونیشان و بێپلەوپایەن، تەنها چەکەکانیان لێدەسەنرێتەوە. لە کاتێکدا سەبارەت بە پێڕی ئاژەڵان و ڕووەکەکان بڕیارێکی سادە و گشتی لەم جۆرە دەردەکرێت. بڕیارێکی سادە و گشتی لەم جۆرە دەردەکرێت کەچی مرۆڤەکان لەبەر ئەوەی خاوەن شەرەف و پلەوپایە و بەرپرسیارەتین، یەک یەک لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێت و پاداش دیان سزا دەدرێن. بە چ شێوەیەک ڕۆح دەچێشرێت؟ ئەو مرۆڤەی کە خۆی دەکات بە پێوانە بۆ فریشتەکانیش، ناتوانێت بەهێز و ئیرادە سنووردارەکەی خۆی لە کاروباری ئەوان تێبگات. فریشتەکان چونکە بوونەوەرانی نورانین و بەکات و شوێن سنووردار نین، دەتوانن لە یەک کاتدا لە هەزاران جێگادا دەربکەون. ئەمە وەکو کەسێک وایە لە ژوورێکدا کە سەدان ئاوێنەی تێدایە و لە یەک کاتدا سەدان دەرکەوتن و درەوشانەوەی خۆی دەبینێت. ئەوەی کە حەزرەتی عەزرائیلیش لە هەمان کاتدا چەندین گیان دەچێشێت بە هەمان جۆرە. لە ڕاستیدا تەنها خودی خوای گەورە خەڵکی دەمرێنێت، بەڵام لەبەر ئەوەی ناشرینی ڕواڵەتی ڕوخساری مردن نەگەڕێنرێتەوە بۆ خوای گەورە و نەبێت بە هۆکاری دروستبوونی هەندێک بیرۆکەی ناخۆش و ناساز لەسەر ئەوە خوای گەورە حەزرەتی عەزرائیلی کردووە بە پەردەیەک بەسەر کاروبارەکانیدا
لە کاتی مردندا هەموو کەسێک جۆرێک لە پەیوەندی لەگەڵ حەزرەتی عەزرائیلدا دەبەستێت. کاتێک نەخۆشیێک و قەزا و قەدەرێک و موسیبەتێک یان هەر هۆکارێکی دی دێتە پێش، ئەم پەیوەندیە دروست دەبێت. هەر بۆیە پێویست ناکات حەزرەتی عەزرائیل بە دوای کەسەکەدا بگەڕێت. لە کاروبارەکانی خوای گەورەدا فراوانی و ئاسانی و گشتگیری بوونیان هەیە. هەروەک چۆن بە تەنها فەرمانێک هەزاران سەرباز دەجوڵێن و لە هەزاران پارچە شوشە و کەفی بێسنووری سەردەریاکاندا خۆر بەخۆی و حەودڕەنگەکەی و ڕووناچیەکەی و گەرمیەکەی دەردەکەوێت و دەدرەوشێتەوە، بە هەمان جۆر لە ئەنجامی پەیوەندیەک و دەرکەوتنێکی لەم جۆرەدا سەرجەمی ئەو کەسانەی کە لەسەر شەپۆڵ و لەرەلەری مەرگ کۆبوونەتەوە حەزرەتی عەزرائیل لە یەک کاتدا لای یەک بەیەکی هەمویان ئامادە دەبێت و گیانیان دەچێشێت، وەکو دادانەوەی دوگمەیەکی کارەبایی کە دەبێت بەهۆی کوژانەوەی هەزاران گڵۆب لە یەک کاتدا. 11. فریشتە لە کاتی مردندا چۆن دەبینرێت؟ هەر کەسە و پلەیەک و ئاستێکی تایبەت بەخۆی هەیە. پلەکەی بە گوێرەی چاکە و خراپەکانی چۆن بێت، حەزرەتی عەزرائیلیش لەو ئاستەدا پێشوازی لێ دەکات. لە کاتی وەفاتی کەسێکی باشدا فریشتەکان بە چۆنیەتی هیوا بەخش و ڕوخسار و غەمزەی مژدەبەخشیانەوە چواردەوری دەدەن. پاشان سەرکردەی ئەم فریشتانە کە حەزرەتی عەزرائیل لە دەردەکەوێت و سڵاوی خوای گەورە دەگەیەنێت و پێی ڕادەگەیەنێت کە هاتووە بۆ کێشانی گیانی. ڕۆحێکی باش بە شێوەیەکی باش دەچێشرێت، وەکو لە فەرمودەیەکی بوخاری و موسلیمدا هاتووە. حەزرەتی عەزرائیل و یاریدەدەرەکانی لەسەر شێوەی ئەو شێوازی ژیانە دەردەکەون کە کەسەکە گوزەراندوێتی. بۆ نمونە بۆ ئەهلی قورئان بە جۆرێک و بۆ ئەوانەی جیهادیان کردووە بە جۆرێک و بۆ کەسانی دیکەش بە جۆرێکی تر دەردەکەون و ڕۆحیان دەچێشن. بە کورتی حەزرەتی عەزرائیل و یاریدەدەرەکانی سەبارەت بە کەسانی باش بە شێوەیەکی باش دەردەکەون و مامەڵەی باشیان لەگەڵ دەکەن. هەرچی مردنی ڕۆحە خراپ و نزم و پیسەکانیشە، فریشتەکان بە شێوەی ترسناک و مەترسیدار دەردەکەون. کاتێک کە کەسەکە دەیان بینێت دەتۆقێت. اینجا حەزرەتی عەزرائیل دێت و لە ژوورسەریەوە دادەنیشێت و بە گوێرەی دنیای ناوەوەی کەسەکە مامەڵەی لەگەڵ دەکات.